سەرەتا ئازارێکی زۆرمە بوو. هات بەکەم دکتۆر سەنگەری، فحص کردم، پانکریاسم ئیلتیهابیە بوو، زەردووەکەشم بەرز بوو. دوای داخلی کردم، ئەوانم دابەزی. پاش هەفتەیەکی نازۆڕی لێ کردم و ئازارێکی یەکجار زۆرمە بوو، هەتا ئاویشم دەخوارد دەڕشامەوە. ژانەکەی دەیدایە پشتم و سپم و هەر هەموو. هیچ خواردنێکم پێ نەدەخورا. دواتر هاتمەکەم دکتۆر درێژینەی، خاترێکی زۆری گرتم و عەمەلیاتی بەردیسراوەکەی لێ کردم و دکتۆر سەنگەریش نازۆڕی لێ کردم و دواتر ئەویشی کردەوە دەرینەوە سڵندەکە. ئێستا ئەلحەمدولیلا باشترم، ئازارم کەم بوویتەوە. هیوادارم ئەو خێرخوازانەکانە یارمەتی بە خەستەخانەی بدەن بۆ خەڵکە. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.